هەتا زووە دەسەڵاتدارانی وڵات بێنە سەر خەت ئەو کێشەیە چارەسەرکەن ئیگنا قەسەم بە ئەڵڵا منەوە خۆمم لێ بەری کرد واللهی من وەکو خۆم ئامادەنی مناڵم کوفر بخوێن واللهی دەریەکەن و ئەو کات ئەڵێم ئەیانەوێ بیکەن بە منهەج لە مەکتەبەکانە بۆ کوڕشان و بازویانەوێ چەکەڵگرێ بۆ کچیش داوێنیانەوێ شەهادە نییە لە وڵاتەیە بۆ معلوماتە نییە بە هیچ شێوەیە لە مەطعمێکە گەنجمان لایە 3 زمانە زانێ ماستەری هەیە مێز پاکەکاتەوە والله من بەزەیم پیایەتەوە گریانم بۆ یە چەندین ساڵە 30 ساڵ زیاترە وا 32 ساڵ زیاترە هەرچی جۆری کوفر و شیرکە تاقی کراوەتەوە لەسەر خۆمان و ماڵ و مناڵمان لەلایەن دەسەڵاتی کوردیەوە بەم ڕۆژگارە هەمووی ئەبینین و ئاگادارین لە مەکتەبەکانە مناڵی یەکی ابتیدایی هەتا زانکۆ خۆناخی دوای زانکۆش شعری کوفری پێ لەبەرەکرێن بە ناوی ئەدەبیاتی کوردەوە ئەدەبیاتی کورد کوفرە هەر کافرمان هەبووە شاعیر بێ بڵێ خاکەکەم ئەو پەرستم و ئاڵاکەم ئەو پەرستم ئەوە لە لا ئیلاهە ئیلا الله نادا هەڵی ناوەشێنێتەوە چەندین شعری تری کوفری بڕۆن بیخوێننەوە لە کتێبی مناڵەکانتان کێی کا بە قورگیانە مامۆستاکان کێ کردێتی بە منهەج بۆیان تربێتیانیان لەسەر کوفر بۆ من قبوڵی کەین بمانەوێ قبول کراوە تا ئێستا ویسراویش ئاسایش بووە بۆ شەهادەیەک کە دوای 18 ساڵ بە حەماڵی ژۆری ناگرن لە دایرەکەی خۆیانە وەکو تەعینەت لە مەطعمێکە گەنجمان لایە 3 زمانە زانێ ماستەری هەیە مێز پاکەکاتەوە والله من بەزەیم پیایەتەوە گریانم بۆ یە ئەوە بڕۆ بیهێنە لە یەکی ابتیداییەوە لە سایەی دەسەڵاتی ئەم فیرعەونانەیە باشە ئەیفە بڵێ فیرعەون بەخوا فیرعەون باشە واللهی پیاوتر باشە لە سایەی سەری ئەوانەوە دوای 18 ساڵ خوێندن بێ شاگردی بکا لە لای من بە 20,000 و 15,000 ئەزانی چیمان قبول کردەوە ئەزان بەرەو کوێ ڕۆین ئەگەر ئاوا بڕۆین مناڵ ئەنێری بۆ مەکتەبێک دینی لێدا ماڵن بە حسابی خۆ خوێندەوار دەرچێ و ئەوەش نەتیجەی شەهادە و خوێندنەکەی بێن تۆ نازانی الله سبحانه وتعالى فەرمێ وقد نزل عليكم في الكتاب أن إذا سمعتم آيات الله يكفر بها ويستهزأ بها فلا تقعدوا معهم حتى يخوضوا في حديث غيره إنكم إذا مثلهم لهرجي كابينيتان أما دقي آيات لسورة نساء أبرون بيخوانو سياق آيات كانش تماشاكا لبيني باسي حالي منافقان وكافران هنا بيتي يعني تولو دوانت زيادة تيبرناكي أجر أما قبولكي أفرمي بوتان دابزين را ولا قرآن أو بيتان راقين را ولا هرجيقايك بيستان كفر أكريب آياتي الله قالت أكريب آياتي الله وبهيت شوية بوتان نير دانيشتني آسايش لو جيقا دانيشت لا كفرك بخيانة حد دانشني آساي بوتان اللي دانشنا ما آياتي الله يقسي مني برون خود عندي راسيكا باشا أفرمي خو أقر دانيشن لقال يانا إنكم إذن مثلهم وشوكو أوان كافرن كأو كفرانتان قبول كرد ليكي ابتدائية وتاوكو كوتاي بوچه بو منالو كور بكت توش وك أو كافراني كو درسانيان بيالي ويا نكي بيليتو قرب السر معاشي چي أخوي شو معاشكيش بچوار بيانج مان زيادة معاشي أو شعر أخوي كفيري منالك كي مني أكي خاك ببرستيا معاشي كفر أخوي أو عليتوا بمهني إيشي باشي شي يزاني كامي إسلامتي تو وهيج أويك بأمرت فيها كام مسلمانية أقر إيوه مسلمان بن قبولينا كان نايلينو ما دينا لينو أو شعر ما ناوي أقر ملتكش مسلمان بيه نعلم كفر فيري من علاكم كي قبولنا كملت وقبوليك لبروي إنكم إذا مثلهم إن الله جامع المنافقين والكافرين لأن الله جامع الكافرين والمنافقين في جهنم جميعا ما دام قبولها ما دام دانيشي ما دام جويل يجري ما دام الله بس باش شهادي في بدس بينهم هيك شيء جناخوا بو كرشان وبازويان يشكل غري بو كتش داوين يعني شهاده نيه لمواطع ومعلومات نيه بهيج شويه اردو انا
بس أو دوانانه الله جل جلاله وفرمي وجوكوانا وإيوي كافر أواني منافقيا إيوي منافق إيوي كافر بيك ولا جهنم كوكم رزقارنا بك أو قبولك رزقارنا بك أو أضيتوا ويا حتى الزوا ده صلاة دهراني ولات بين سرخت أو كيشهد شهر سر كان إجنا قسم بالله من هو أخو مملي بريكت باشا قسم بالله هموي باش دهرتي آية هر هموي لقل أوانا لقيامتها لجهنم كو بيتو بنصي آتي الله نبوم قسانا ها شي لسر ورقرم كيف هذاش مداتو لسري بس لبر أوي خوم بميرادقري رسول الله أزانم ألم جيغي أوا واستاو بوي واجب لسرم وك أو مهني أوان بو بيغمران هر شر بو أمة شر بي أقاداري كنولي وهر خير بو أمة خير بي بيان بلين من أما الشر كو أقادارم كردنولي خلقينا إتر با أمانة قبول نكري كاكا خاشيان بو نهيشتي كاكا مالو سروة ساماني ولاتكتيان همي قداو زايان كردو فروشتيان كاكا مليان بو هرچی دجمنی کرده کچ کرد آمادنین مل بو پروردگار کچ کن ئێستا ئەیانەوێ وەکو خاک و وەکو سەروەت و سامان و وەکو ئەخلاق و پەروەردە و تربێتیان هەمووی زایە کرد و بەفی ڕۆیاندا دینەکەشمان لێسەنن دین لە مناڵەکانیشمان سەنن بۆ بڵی ناکەین هەر بۆ شەوە نەوەستاون کوفر بێنن بە شیعر بیکەن بە قورجی مناڵەکەتە لە بەناو ئەدەبیاتی کوردیە هەر بۆ نەوەستاون لە مێژووە لە فیزیایە لە کیمیایە کوفر بێنن بیکەن بە قورجی مناڵەکەتە لە مرۆڤینیان دەرتاڵەوە باشە ئێستا عیبادەتی هیندۆسیان بۆ هێرنەکەن بە منهەج بۆیان یۆگا عیبادەتی هیندۆس کە هەر هەمووی پەرستشی هیندۆسەکانە بۆ 1001 خواکەیان باسمان کردووە 3 دانە محاضەڕەمان هەیە لەسەری 5 ساڵ لەمەو پێش کە ئەمە چەند خەتەڕە و ئەو کات ئەڵێم ئەیانەوێ بیکەن بە منهەج لە مەکتەبەکانە بڕۆن تەماشاکەن ئەوە ئێستا ئەوەشیان هێناوە بە کتابی فەرمی ناردوویانە کە بکرێ بە منهەج و بوترێتەوە بە مناڵەکان والله من وەکو خۆم ئامادەنی مناڵم کوفر بخوێنم والله دەریەکەم چونکە ئەگەر ئامادە بم و پێی ڕازی بم ئەوە لەو دینە ئەچمە دەرەوە وێ ڕازی نیم تۆش وا حسابی ئەوە مەکە یەی بۆ جومعە و ئەڕۆیتەوە یەی بۆ نوێژ و ئەڕۆیتەوە ها سەر و فیشەکە بەرداوەتەوە و زمانە بەفیکر ئەجوڵێ قەسەم بە ئەڵڵاه هەرچی عیبادەتی سەرزەویە بیکەیت هەرچی چاکی سەرزەویە لە تۆیا کۆ بێتەوە یەک هەڵوەشێنەرەوەی ئیسلامت یا بێ هیچی بەکەڵکێ نایە و هەمووی پوچەڵە وەڕازی بوون بە کوفریش کوفرە ئەوە هەڵوەشێنەرەوەی ئیسلامە هەموو عیبادەت و چاکەکانێ پوچەڵ ئەبێتەوە و لە ڕۆژی قیامەتە هیچ سودێکە پێ ناگەێنێ و لەگەڵ ئەو منافق و کافرانەیە حەشەکری تۆ چیتە جەهەنەمەوە بۆیە من گەیاندم ئێوەش خەمێکی خۆتان بخۆن و ئەوەی مامۆستایە خەمێکی خۆی بخوا و پێم خۆشە ئەم بەشەی ئەم وتارە بە تایبەت بڵاو کرێتەوە هەموو کەسێ ببینێ با بزانن ئیتر کاتی ئەوە هاتووە ئەگەر بۆ هیچ شتێ نەڵێن نا بۆ دینەکەمان بڵێن نا والله بەقەر ئەوانەی بۆ مەعاش چوونە سەر جادە بۆ کوفرانە بچنە سەر جادە نامێنێ ناوێرن ئیتر بیکەن بۆیە کێ تۆزێ ئیسلامەتی تایە با دژی ئەو بابەتە بوەستێ لە گەورەترین دەسەڵاتدارەوە هەتا وەکو بچووکترین هاوڵاتی ئەم وڵاتە